بەشە یەکێکە لە گرنگترین بەشەکانی منداڵان. ماوەی خزمەتم لەم نەخۆشخانەی لەدایکبوون و ئافرەتان 17 ساڵە. ئەمەشی 7 ساڵە لێرە داوام دەکەم مامانە. من پەرستاری زانکۆ لێپرسراوی بەشی هایڕسک کە دەکاتە چاودێری چڕی دووژیانی ترسناک. ئیشەکەی من ئەوەیە بانیان ساڵی ئەمەلیات ئامادە دەکەم. زۆر جار نەخۆش هەیە هاتیە ئەمە بەخۆمان یعنی حتا خەفارەتی خۆم بەخۆم خینەمە لە بۆ حاضر کردیە 10 بت لێت خینێ. چاودێری نەخۆشە دەکەن تا لە عملیاتەکان تەواو دەبێت. هەر منداڵەکە دەچیتە بەشی منداڵە ناکامەکان کە گوتمان خزمەتێکی بێپایان دەکرێت لەوێن دەرێ خزمەتێکی یعنی فەوق یعنی تەسەووری ئینسان و بەشەری. زیاتر لە 24,000 منداڵ تەنها لەم نەخۆشخانەیە لەدایک بووە. کارمەند ئەلی لە زۆر ماندیە. بەڵامی تر ئەوە ئیشێکە دەبێ بیکەین و بەردەوام دەبین لەسەری. بەرنامەی سەربازیونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشی و ماندووبوونی کارمەند و پزیشکانی بەشی منداڵە ناکامەکان و هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی لەدایک بوون دەگەڕێتەوە. ئەم ستافە خۆبەخشانە لە پاڵ ئەرکە پیرۆزەکەیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن کە ئەوان هەمیشە ژیانێکی نوێ دەخەنەوە. دوای ئەو ماوە زۆرە لە چاوەڕوانی و خزمەت لەلایەن ئەو کارمەند و پزیشکانەوە تروسکایی چاوەکانی ئەو کۆرپانە کە بەهۆی ماندووبوون و زەحمەتی زۆری ئەو ستافەوە با دنیا گەشت دەبنەوە. لەدایکبوونی کۆرپەیەک پرۆسەیەکی ئاڵۆز و سەختە پێویستی بە چاودێری چڕ و بە دوواداچوون و چارەسەری بەردەوامە. هەموو ئەو هەوڵانش لەلایەن ئەو ستافەوە ئەنجام دەدرێت کە شەو ڕۆژ لە جوڵە و چالاکیدان. خەستەخانەکەمان خەستەخانەی خزمەتگوزاریەکی گەورەیە لە بەشێکی زۆر پێکاتوە. یەک لەو بەشانە کە بەشی هۆڵی لەدایکبوونە کە خزمەتێکی زۆر گرنگ بە هاوڵاتیان دەبەخشێتن. هەروەها بەشی نەشتەرگەریەکانە کە 24 سەعات خزمەتەکانی لە هاوڵاتیانی بەڕێز پێشکەش دەکاتن. ئەو کارمەند و پزیشکانە خۆنەویستانە ئەرکێکی زەحمەت ئەنجام دەدەن. ئەم ستافە ئامانجێکی باڵایان هەیە کە ڕزگارکردنی ئەو دایک و کۆرپانەیە ئەوەش کارێکە ڕۆژ و شەو ناناسێ. پەنجەکانی ئەوان موعجزە دروست دەکەن چونکە ئەو خزمەتە لە ناکاو و کتوپڕا کات و سات نازانێ. ئەو گەنج و لاوە خوێن گەرم و خۆبەخشانەش با ئیرادەیەکی بەهێز دەست و بازویان هەڵکردووە و خزمەت بەو منداڵانە دەکەن کە ژیانیان لا مەترسیدایە. ئەم کارمەندانە لە ڕێگەی ئەو خزمەتەی دەیکەن دەیانەوێت ئومێد بە دایکەکان ببەخشنەوە و ئازاری منداڵەکانیش ساڕێژ بن. سەرەڕای زەحمەتی و سەختی کارەکەیان کۆڵ نادەن و بە خۆشیەوە باوەشیان بۆ ئێش و ئازاری ئەو منداڵانە کردوتەوە. زۆر کەسیشەیە لە ژووری داخرا وەکو هۆڵی نەشتەرگەریەکان کە 24 سەعات کار دەکەن و خزمەتێکی بێپایان بە پزیشک و بە دکتۆر و بە کارمەندی سڕکار و بە دکتۆری سڕکار و بە پزیشکی پسپۆڕی ئافرەتان و لەگەڵ کارمەندەکانی یاریدەدەری سڕکار و لەگەر یاریدەدەرەکانی نەشتەرگەری هەمویان پێکەوە وەکو تیم ئیش دەکەن ڕۆژانە بۆ ڕزگارکردنی ژیانی کۆمەڵێک ئافرەت لە مەترسی لە مردن هەرچەندە مردن ڕەبتی بە ئەجەل و بە
قەدەری خۆیتی ئینسان بەڵام حاڵاتی کتوپڕمان لۆ دێ حاڵاتی ئالۆزمان لۆ دێتن لە خلالی ئەو 24 سەعاتە حاڵاتمان لۆ دێ لە دەوروبەر کە جێگایان نییە بۆ نەشتەرگەری یاخود ئەم حاڵەتە ئالۆزانە کە پێیان ناکرێ منداڵی ناکام ببنەوە بۆ بەشی منداڵە ناکامەکان بۆ ئێمە دێ ئەوانە کارێکی وەکو تیم ئیش دەکەن دەست لە ناو یەک دەست دەکەن تاکو بتوانن خزمەتێکی باش بگەینە و ئافرەتە و ژیانی لە مەترسی ڕزگارکەنەوە. لەوێ مامانەکان و پزیشکەکان و بە پسپۆڕ و بە پزیشکی خولاو و بە پزیشکی دێرین سەرپەرشتی ئەم ئافرەتەی دەکەن و بۆ ئەوەی کە بزانن هەموو ڕێنمایەکانی پێ و کەەوەی بزانن هەموو نیشانەکانی ماکەکانی زیندانی تێدایەتی وەکو نەبزی منداڵە وەکەوەی زەختی ئافرەتەکەیە وەکو نەبزی ئافرەتەکەیە کە بزانن کەم خێنە یاخودنا لەوێندا جێگیر دەبی و تەبەڵە شتی بۆ دەکرێتن. لێرە پاکترین و جوانترین ڕۆح دێتە ژیانەوە. ئەو ڕۆحە بێنازە لەلایەن کەسانێکی ماندوو لە ئامێز دەگیرن. ئەو ئامێزە ئەگەرچی وەک باوەشی دایک تێریان ناکات بەڵام لە کاتی لە دایک بووندا دەبنە فریادڕەسیان. ئەو منداڵانە لە دنیایەکی هەستیار و ناسکدا دەژین پێویستیان بە چاودێری چڕە. پاشان منداڵەکە کە دێتەوە دەرێ ئەگەر هات و هەموو ماکەکان و نیشانەکانی زیندانی تێدا بوو هەناسەی باش بوو ڕەنگی باش بوو هەندێک پێوەەر هەیە کە پزیشتی پسپۆری منداڵان یاخود پزیشتی دێرینی منداڵان کە بەم پێوەرانە دەزانن ئەو منداڵە تەندروستی باشە یاننا ئەگەر هاتو منداڵەکە باری تەندروستی جێگیر نەبوو یاخود تەنگە نەفەس بوو یاخود داکەکەی تووشی ئالۆزی و مەترسی دووجانی هەبوو لە کاتی دووجانیدا وەکو نەخۆشی شەکرە و یاخود بەرزبوونی پاڵەپەستۆی خوێن ئەوە منداڵەکە دەگوازرێتەوە بۆ بەشی منداڵە ناکامەکان. ئەم ستافە خۆبەخشانە لە پاڵ ئەرکە پیرۆزەکەیان خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن هەمیشە ژیانێکی نوێ دەخەنەوە. دوای ئەو ماوە زۆرە لە چاوەڕوانی و خزمەت لەلایەن ئەو کارمەند و پزیشکانەوە تروسکەی چاوەکانی ئەم کۆرپەلانە بەهۆی ماندووبوون و زەحمەتی زۆری ئەو ستافەوە بە دنیا دەگەشێتەوە. لەدایکبوونی کۆرپەلەیەک پرۆسەیەکی ئالۆز و ساختە پێویستی بە چاودێری چڕ و بە دوواداچوون و چارەسەری بەردەوامە. هەموو ئەو هەوڵانەش لەلایەن ئەم ستافەوە ئەنجام دەدرێت کە شەو ڕۆژ لە جوڵەدان. ئەم کارمەند و پزیشکانە خۆنەویسانە ئەرکێکی زەحمەت ئەنجام دەدەن. طبعا ئەو منداڵەکە لەدایک دەبێت تەنها ئەوە نییە کە هەر پرۆسەکە بە سروشتی بڕواتن چونکە ئەوە فشارێکی زۆر لەسەر کارمەندی تەندروستیەکە و لەگەڵ مامانەکە و پزیشکە پسپۆڕەکە و هەر پزیشکێکی خولا و یاخود دێرین ئامادەیە لەو پرۆسەیە چونکە پرۆسەیەکی زۆر زۆر گەورەیە. ئێمە نابی بڵێن تەنها منداڵی سروشتی یاخود منداڵ بوون بە نەشتەرگەری شتێکی ئاساندا هەر خودی خۆی حاڵەتی دەرونی پزیشکەکە کە سەرپەرشتی ئەم پرۆسەی منداڵبوونەکە دەکا هەزارەها شت لە ناو مێشکی ڕوودەدا ئایا چۆن بتوانانی ئەو منداڵی ڕزگار کاتن لە مەترسی پرۆسەی منداڵبوونی سروشتێکەش چکە منداڵبوونی سروشتیش پرۆسەیەکی زۆر ئالۆزە هەروەها کە چۆن تەسلیمی بکە بە متمانە و بە هەموو ماکەکانی ژیانی باش لە بۆ ئەو خێزانە کە بەبێ ئالۆزی و بەبێ هیچ چیشەیەک کە ڕوو بداتن. ئەو ستافە ئامانجێکی باڵایان هەیە کا ڕزگارکردنی ئەو دایک و کۆرپانەیە ئەوەش کارێکە شەو و ڕۆژ ناناسی. پەنجەکانی ئەوان مۆعجیزە دروست دەکەن چونکە ئەو خزمەتە لە ناکاو کتوپڕا کات و سات نازانێت. ئەو منداڵە چاوگەشانە لە چاوەڕوانی نەمانی ئەو ئازار و نەخۆشیان کە لاشەیانی تەنیوە.
ئەو کارمەندانە لە ڕێگەی ئەو خزمەتەی دەیکەن دەیانەوێت ئومێد بە دایکان ببەخشن ئازاری ئەو منداڵانە ساڕێژ بکەن. هەمووشیان ماندوونە لە هۆڵی لەدایک بوون. ماندووبوونەکەشیان بێ ماندووبوونەکی بێپایەنە و بەبێ ئەوەی کە هیچ لە مێشتیان بیتن چونکە ئەوان هیوای ئەوە دەکەن کە خێزانەکە کە دێتەوە ئەم هۆڵە بە سەلامەتی بەداک و بە منداڵ بچنەوە دەرێ بەبێ ڕوودانی هیچ ئاڵۆزیەک و هیچ گرفتێک. سەرەڕای زەحمەتی و سەختی کارەکەیان بەڵام کۆڵ نادەن و باخۆشیەوە باوەشیان بۆ ئێش و ئازاری ئەو منداڵانە کردوێت. ئیدی لێرەوە ئەو ئازارانە کەب دەکرێنەوە و ئەو کۆرپانە ڕزگار دەکرێن و دەخرێنە ئامێز و باوەشی گەرمی دایکیانەوە. ماوەی خزمەتم لەم نەخۆشخانەی لەدایکبوون و ئافرەتان 17 ساڵە. لەم نەخۆشخانە ئەرکەکانمان لە ماوەی ئەو 17 ساڵە بە شێوەیەکی سەرەکی لە هەمووی گرنگتر ئێشکگیری نەخۆشخانە ساڵەی ویلادەیە کە ڕۆژانە بە دەیەها و با بڵێن بە سەدەها نەخۆشی کت و پڕ کە لە حالەتێکی ناهەمواردایە کە لە زۆر لە شوێنە دوورەکان ناتوانن یان شوێنی یان پێداویستی تایبەتی پێداویستێکی تەواویان نییە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشخانە چونکە ئەم نەخۆشخانە وەکو تێرشێری سنتەرە واتە ینی سنتەرێکی سەرەکیە لۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی کەوا ژیانیان لە مەترسیە لەو ئافرەتانەی کە دووجیانن. ئێمە وەکو یاردەدەری پزیشکی جەراحکە لێرە ئیش دەکەین. ئیشی ئێمە تەحزیرکردنی ئاربانەی عملیاتە و لەگەڵ دکتۆر دەستمان لەناو بڵێن عملیاتە تاوەکو کۆتایی عملیات ئێمە لەگەڵ دکتۆری جەراح ئیش دەکەین. مساعد تەقدیرم لە ساڵی 1991 تەخەرروجم کردووە ئیشی تەقدیری دەکەم و ئیشەکەی من ئەوەیە بانیان ساڵی عملیات ئامادە دەکەم دەرمانەکان ئازر دەکەم و چێکی ئۆکسزیینی دەکەم و نەخۆشەکە دەستەباری دەکەم کار لەوەی لە بۆ دادەنێم و ئەوەی پێویست بوو لەگەر دکتۆر بەنجی دێنێ و نەخۆشەکە ئیشی نەخۆشەکەی جێبەجێ دەکەین. ئێمە سەرتا هەموو نەخۆشەکان کە دێنە ژۆرەوە هیستورێکی کاملی لێوەردەگرین و ئامادەی دەکەن پێش عملیات. دواتە لەگە دکتۆری سەرکردن کار کاتە پێویست و بەنجی دێن بە نەخۆشەکان. دواتر پاش ئەوەی بەن زماندا بە نەخۆشەکان چاودێری نەخۆشە دەکەین تا لە عملیاتەکان تەواو دەبێت. بەنسبەت کارمەند ئەلێرە زۆر ماندیە بەدیلی نییە ئیجازەمان زۆر کەمە مەعانات پشتگیریمان نییە لە هیچ لایەنێکی. ئەمە 7 ساڵە لێرە داوام دەکەم مامانم و ئیشەکەشمان زۆر ماندوون تێدایە. یعنی لەبەر ئەوەندەش قمانماندی دەکەین دەمانەوێت دایکەکە و منداڵەکە بە سەلامەتی لە بندەشمان نەجاتی ببیتن. وەکو سەرچاوە وەکو مەزدەرێکە ئەم نەخۆشخانەیە هەموو حالەتە کتوپڕەکان و حالەتەکانی ئیمەرجنسی و حالەتەکانی معقەدیان ئالۆزە وەردەگرێت و زۆرترین ژمارەی نەخۆش یان دایکی سپڕ سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکات
بۆیە ئەم نەخۆشخانەیە بە تەواوەتی دەتوانین بڵین هیلاکی و ماندیبوون و بەرهەمەکانیان ڕۆژانە دیارە لەسەر چەند سەعاتێک تۆ لێرە ببینێ و دەزانی چەند خزمەتێکی گەورە دەکەن و ئەم نەخۆشخانەیە نەک تەنها وەکو خزمەتێکی ئاسایی بێ بەڵکو خزمەت بە چینێکی زۆر هەستیار دەکەن کە ئەویش دایک و منداڵە منداڵی لەدایک بوو هەم لە سکی دایکی و هەم دوای لەدایک بوونی پێویستی بە چاودێریی تەندروستی زۆر باشەیە چونکە تەنها لێرە خزمەت گوزاریەکە بریتی نییە لە چارەسەری و نەشتەرگەری و عیلاج و دەرمان بەڵکو و بریتە لە چاودێری تەندروستی سەرەتایی بۆ دایکەکە و بۆ منداڵەکە. ئەم بەشە یەکێکە لە گرنگترین بەشەکان وەک ستونی سەرەکی نەخۆشخانەکە هەژمار دەکرێت بە تایبەت بەشی ناکامەکان وەک ماڵی ڕاستەقینە وایە بۆ ئەو کۆرپەلێ و لەو بەشە دەخرێتە ژێر چاودێریەوە خزمەتێکی یعنی فەوقەل یعنی تەسەووری ئینسان و بەشەری چووکە ئەو منداڵە ئەوەلەن ژیانی عمری طبیعی خۆی کچکەترە لە عمری ئەوەی کە هەر منداڵێک دەبی دوو هەموو ئەوەی دەستەی جسمی وەکو منداڵی سروشتی دروست نەبووە لەوێژ ئەو کارمەندانە هەوڵی ئەوە دەدەن کە ئەو منداڵە زۆر بە ساغی بستەوە دەرێ بە پزیشک و بە کارمەندەوە چونکە کە منداڵێکی ساغ دەتوانن لە عمری با بڵێن لە 20 هەفتە یاخود 32 هەفتە بگەینە ئەوەی کە بتوانانی شیر بخوا بە سەلامەتی و هەناسە تەنجی توش نەبیتن و ڕەنجی باشبی و بتوانی داکەکە چاودێری بکاتن ئەوە دڵخۆشیێکی زۆر گەورەیە لۆ پزیشکەکە کە چاودێری ئەو منداڵی دەکا لەگەر ئەو کارمەندشکە کانولەی لۆدانایە یاخود ئەو کارمەندەی کە مغەزی لۆدانایە چونکە دەبتە دڵخۆشکەرێکی زۆر گەورە. ئەم کارە زۆر زەحمەتە چونکە پاراستن و سەلامەتی ئەم کۆرپەلەیە لەگەڵ دایکەکەی دەکەوێتە ئەستۆی کارمەندانی پزیشکی. پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و زەحمەتە ئەگەر هاتو ئەو منداڵە لەو ماکانە هیچ کێشەی هەبوو ڕەوانی بەشە منداڵە ناکاماکان دەکەن. منداڵی پێشوەخت لەدایک بوو یاخود ئەو منداڵانەی کە هەناسەیان جێگیر نییە یاخود داکەکە ناتوانێت بەخۆی کە داچیشیتی کە بەخۆی 9 مانگ لە ناو زجی خۆی هەڵی گرتیا ناتانی بەخۆی چاودێری ئەو منداڵی بکات. پرۆسەیەکی تەواو ئاڵۆزە لێرە ڕۆژانە سەدان منداڵ لەدایک دەبن ئەم ستافە بە هەموو هەوڵیان لە ماوەی 24 کاتژمێر تێدەکۆشن بۆ نەهێشتنی ئازاری ئەو دایکە و کۆرپەلەکەی و چاودێری و پاراستنیان. لەوێ شیری دەدرێتن لەوێ هەموو نیشانەکان حتاکو دەمارەکانی ئەو منداڵەی ناتوانن ببینن چونکە منداڵەکە کێشی کەمە چونکە منداڵەکە هەناسەی زەحمەت دەداتن ئەم شتانشتی ئاڵۆز و زەحمەتن لە بۆ پزیشک ئەمانە وەکو تیم وەکو یەک خێزان لەوێ ئیش دەکەن حتاکو ئەو کارمەندە کە شیری دەداتە ئەو منداڵی حسابی منداڵی جەرجی خۆی لۆ دەکاتن. دەبی بە سەعات بزانی ئەو منداڵەکەی نێبرسیە چاودێری هەناسەی دەکا چاودێری پێستی دەکا چاودێری جیهازەکان دەکا کە ماکەکانی ژیانی لە بۆ حساب دەکا مۆنیتەرە نەبزی منداڵەکەیە زەختیتی یاخود ئەو منداڵانە کە تووشی زەردوو بووینە یاخود ئەو منداڵانەی کە خوێنیان بەباشی لۆ ناچی پاشان کە تووشی زەردوو دەبن ئەکسچێنجی لۆ دەکەن یاخود خینی دەگۆڕن ئەو شتانە چاودێریەکی زۆر باشی دەبی شەو نخونی دەوێتن ماندیبوونی دەوێتن ئەوە ئەو کارمەندانە هەموو ماڵیان بەجێهێشتیان منداڵیان بەجێهێشتیا بە پزیشکەوە بە پزیشکی خولا و بە پزیشکی دێرین هەموو خۆیان مەحروم کردێ لە خۆشیەکانی ژیان. زۆربەیان تا 3 مانگ لێرە چاودێری و خزمەتی بێ بەرامبەر دەکرێن لەو ماوەیەش تەنیا بۆ یەک چرکە ئەو ستافە لێیان بێ ئاگا نابن چونکە یەک چرکە بێ ئاگابوون مەترسی لەسەر ژیانیان دروست دەکەن بە وردی چاودێری هەناسەدان و ڕەوشی تەندروستیان دەکرێت.
لە بەشی منداڵە ناکامەکان و هەموو کارمەندێک لە هەموو بەشەکانی خەستەخانە کە خزمەتێکی پایان دەدەن ئەوانە زروفی زۆر ناگیریان هەیە زۆربیان ئەو موچەیان بەشیان ناکە. ئەم بەشە یەکێکە لە گرنگترین بەشەکانی منداڵان. لەم بەشەدا منداڵی تازە لە دایک بوو وەردەگیرێت تەنها لە بەشی نەشتەرگەری بەشی لە دایک بوون. منداڵی تازە لە دایک بوو بە فۆرمی تایبەت وەردەگیرێت تایبەت بە بەشی منداڵە ناکامەکان و منداڵەکە چاودێری دەکرێت و دوای پشکنینی منداڵەکە لەلایەن پزیشکەوە بڕیار دەدرێت بە چارەسەرکردنی منداڵەکە بۆ ماوەیەک و منداڵ ڕۆژێک تا یەک مانگ بەپێی پێویست دەمێنێتەوە لە بەشەکەمان. دوو لەو کێشانە کە تووشیان دەبی هەندێکیان هەیە بە هەوکردنی جەرگ دێتەوە ناو خستەخانە دەبینی حالەتەکەش کتوپڕە هەتاکو خینەکەی لە نەخۆش وەردەگیرێ و دەنێردرێتە تاقیگا بۆ ئەوەی پشکنینەکە دەرئەنجامەکەی بێتەوە دەبی ئەو مەترسی ژیانی ئەو نەخۆشە لە مردن ڕزگار بکرێت زوو دەیبەنە هۆڵی نەشتەرگەری یاخود هۆڵی لەدایک بوون ئەو مەترسیانش توش دەبی ینی احتیمالە لە هەر لەحظەکی ئەو پزیشکە یاخود ئەو کارمەندە تووشی ئەو نەخۆشیێبی یاخود تووشی ئەو ڤایرۆسە بیتن. مەترسی دیکە مەتەنە لە هۆڵی نەشتەرگەری کە کار دەکەن مەترسیەکانی احتیمالە خێن بەربوونە کە تووشی هزار کێشە دەبن دەبینی بە غار دەدەن و هەڵدن بۆ ئەوەی کە داوای یارمەتی بدەن لە برادەرەکانیان بۆ تەلەفۆن بۆ تاقیگەی دەکرێت تەلەفۆن بۆ بانقی خوێن دەکرێت بۆ ئەوەی هەموو جۆرەکانی خوێن بێ خوێنی سۆرە خوێنی سپێ بخواتە پلازمایە کە ژیانی ئەو نەخۆشەی لە مەترسی ڕزگارکەن. شوشتنی کۆرپەلەکان و پاکردنەوەیان و شیر پێدان بە پێی کاتی ژەمەکان دیاریکراوە و ئەرکی ئەم کارمەندانەیە. ئەوانە زیاتر لە دایکێک خزمەت بەو منداڵانە دەکەن و دەبنە بەخێوکەریان. نەخۆش هەیە مەسەلەن هیچ لە کاتی دووگیانیدا هیچ متابعی دکتۆرێکی پسپۆری نەکردیە ئەوجا یان بە زەختە یان بە گەشتکەیە یان بە نەزیفیەکی گەلێک زۆر یەک جار دێتە خەستەخانە پێشتریش هیچ فەحوسات و تشتی نەکردیە ئەوجا ئەمە ئەو نەخۆشانە وەردەگرین زۆر جار نەخۆش هەیە پێویستی بە 10 بتلیخین هەیە ئەمە بە خۆمان لەسەر ئەرکی خۆمان خینەکەی لە بۆ حاضر دەکەین پلازمایە ئەقراسە ئەو ئیشانە ئەو ئەشای ئەوی پێویستە لە بۆی حاضر دەکەین. ئەوەی 14 ساڵە لە نەخۆشخانەی ئەفرەتان لەدایک بوون کار دەکەم لێرە ڕێژەی پەرستارانمان زۆرە ئەلحەمدولیلا بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانی خۆیان ئەنجام دەدەن لەگەڵەوەی نەخۆشخانەکەشمان لۆدێکی زۆری لەسرە بەس کارەکانیان هەر باشە. کێشەکانمان زیاتر ئەوەنە کە نەخۆشەکان دێن هیچ شتێک لەباری خۆیان نازانن هیچ فەحسێکیان نییە هەتا گروپی خوێنی خۆیان نازان منداڵەکان لە چ بارێکدا سەردانی عیادەیان دکتۆریان پزیشکی هیچیان نەکردە. خەڵکی هەولێر و دەوروبەر و هەولێر و دەرەوەی هەولێریش کە سەردانمان دەکەن دێنە لامان کورد و عەرەب و ئەدیانی جیاواز مەسیح و مسلمان و هەمووی دێتا سەردانی مەدەکا ئەمەش بە جۆرەی توانای خۆمان و بگرە زیاتریش هاوکاریان دەکەین و ماندوو دەبووین ئێمە ڕۆژانە لە ماوەی 24 ساعت شەو و ڕۆژ لە خزمەتی ئەو نەخۆشانەداینا و طبعاً ماندیش دەبین و بەس ئیشەکانی خۆمان دەکەین. بەشی منداڵە ناکامەکان کە خودەت ناسراوە ئەم بەشە زۆر گرینگە چونکە ژیان و مانەوەی منداڵ لێرەدا مەسیری دیار دەبێت ئەو ئەم لە ساڵی 2008 زیاتر لە 4480 منداڵی وەرگرتووە کە ڕۆژانە دەکات نزیکەی 15 منداڵ لەو بەشەدا داخل دەبێت و خۆشبەختانە من دەمەوێت لێرەوە بۆ یەکەم جار بە بەڕێستان بڵێن کە ڕێژەی مردنی منداڵان مؤشر و نیشاندەرێکی زۆر گەورەیە لە ڕێکخراوی تەنسیق یانی هەموو ڕێکخراوانی دەوڵەتەکان لە وڵاتانی دنیادا تەقییمی باری تەندروستی هەموو کۆمەلگایەک بە ڕێژەی مردنی منداڵ و ئافرەتی دووجیان دەکرێت کەمترین ڕێژەی منداڵ مردنی ئافرەتی دووجیان کە پێی دەڵێن MMR 8.7 بۆ لەسەر ئاستی عێراقدا یەکەم بۆ هەولێر ئەوە جێگەی شانازیە بەشێکی زۆری بۆ ئەم نەخۆشخانەیە دەگەڕێتەوە و هەروەها کەمترین ڕێژەی مردنی منداڵی ناکام و منداڵی کەمتر لە تەمەنی 5 ساڵ و کەمتر لە تەمەنی یەک مانجی کە پێدەی منداڵی ساوە ئەوانە نیشاندەرێکن کە جێگەی خۆشحاڵیە دەگەڕێتەوە بۆ ئەم بەڕێزانە کە وەکو سەربازێکی بوون شەو ڕۆژماندووبوون نازان هەموو فەرمانبەر و کارمەند و پزیشکانی ئەم نەخۆشخانەیە. دیاری بەرنامەی سەربازی بوون لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە هەموو پزیشک و کارمەندان و فەرمانبەرانی نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوون لە شاری هەولێر کە وەکو سەربازێکی بوون لەبەر چاو دوور لە هاوڵاتیان دەبینن کە
چەند کارێکی گەورە و پیرۆز ڕۆژانە دەکەن شایستەی ئەوەن کە دیاری سەربازی ون وەربگرن و دەستخۆشی لە هەمویان دەکەین و ئەوانە دوورن لە چاوی کامێرۆ لە چاوی خەڵک بۆیە وەکو سەربازێکی ون کاری خۆیان دەکەن.